داواکاری گشتی دادگای کەرخ لەسەر تۆمارە دەنگیەکەی نووری مالیکی ڕێبەری حیزبی داعوا سکاڵای چەندین هاوڵاتی وەردەگرێت. هاوکات لە نێو پشتیوانی و دژاتی پارت و کەسایەتی و جەماوەری ناڕازیدا پاڵێوراوی نوێی سەرۆکوەزیران ڕادەگەێنرێت. لە دوای بڵاوبوونەوەی تۆمارە دەنگیەکەی مالیکی و سوتاندنی کارتی ناوبراو بۆ پۆستی سەرۆکوەزیران، دیاریکردنی مەحەمەد شیاع سوودانی وەکو پاڵێوراوی چوارچەوەی هەماهەنگی بۆ ئەو پۆستە شەپۆلێک لە پەیامی پشتیوانی و ناڕەزایی لێکەوتەوە. لە ئەنگرانی چوارچەوەی هەماهەنگی بە پارت و کەسایەتیەکانیانەوە پشتیوانی خۆیان لە سوودانی ڕاگەیاند. بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە ئەنگرانی تەوژمی سەدری و شەقامی ناڕازی دژاتی خۆیان بۆ ئەو پاڵاوتنە ڕاگەیاند. بەو پێی ناوبراو لەو کەسایەتیانەیە پێشتر ئەزموونی گەندەڵی خۆی پێشکەش کردووە و جەماوەر لە ساڵی 2019دا بۆ ڕێگری لە پاڵاوتنی بۆ ئەو پۆستە لە میسان ئاگریان بەردایە ماڵەکەی. لە دوای دەرکەوتنی جیاوازی و ململانەی قوڵی ناو چوارچەوەی هەماهەنگی و هەڵوەرینی ئەو هاوپەیمانێتیە دوورخستنەوەی مالیکی جارێکی تر جیاوازیەکانی دەرخستەوە. بە تایبەتی تۆمارکردنی سکاڵای چەندین هاوڵاتی لە دادگا و بەرزکردنەوەی لەلایەن داواکاری گشتیەوە لەوانەیە بۆ خۆی ئەو مەبەستە گرنگە بوو بێت کە لە پشتی دزەپێکردنی ئەو تۆمارە دەنگیەوە بووە بۆ دوورخستنەوەی ئەو کەسایەتی کە لە تۆمارەکەدا ئامانجی دامەزراندنی دەستەی حەشدی شعبی بە کۆپیکردنەوەی سوپای پاسداران ناو دەبات، چونکە هیچ بڕوایەکی بە سوپا و پۆلیسی عێراق نییە. ئەوە ژامانجی لێدانی ئەو تەوژمەیە کە میدیاکان بە لایەنگرانی کۆماری ئیسلامی ئێران ناویان دەبن. حیزبی داعوا بە بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنگیەی ڕێبەرەکەی لێدانێکی کەمەرشکێنی بەرکەوت. ئەگەر ئەو حیزبە مالیکی لە ڕێبەراتی دوور نەخاتەوە لە داهاتوودا پێگەی زیاتر بێهێز دەبێت کە پێناچێت لەم قۆناغەدا بەو کارە هەستێت. لەلایەک لە بەرەوەی لادانی دانپێدانانە بەڕاستی ئەو تۆمارە دەنگیەدا و لەلایەکی تریش مالیکی لەناو ئەو حیزبەدا پێگەیەکی کاریزمایی هەیە و هۆزێکی گەورەی وەکو بەنی مالیک پشتیوانی دەکەن. بۆیە گەرمانەوەی بە زیانی ئەو حیزبەش کۆتایی بێت، سەرکردایەتی ئەو پارتە ناچارن دەستبەرداری نەبن.